بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئەم ئێوارەیەش لە شوێنێکی دیکەی کوردستان لە گوندێکی قەشەنگ لە ناوچەی شارباژێر بە خزمەت ئێوەی خۆشەویست دەگەمەوە. ئەم ئێوارەیە لە گوندی سنچێن سنچێ یەکێکە لە گوندە زۆر جوانەکانی ناوچەی شارباژێر هەڵبەت سەر بە قەزای شارباژێر ڕابا بڵێن سەر بە قەزای چوارتایە. یەکێکە لە وەکو وتم یەکێکە لە دێ زۆر جوانەکان دڵنیام لەوەی کە چێژێکی زۆر لە دیمەنەکانی بەرنمەکە ئەکەن بەو هیوای کە ئینشاءڵڵا بتوانین شتێکتان پێشکەشکن کە لە ئاست چاوەڕوانی ئێوەدا بێ. خۆشەویستانم حەزەکەمەوەتان پێ بڵم کە ماشەڵڵا ڕەمەزانی ئەم ساڵ چونکە لە ناو بەهارێکی تەڕ و تۆڵ و خۆشایە بەردەوام ئێواران بارانە، ینی کەم ڕۆژەیە بارانمان لێ نەبارێ، ینی یا پێش بەرنمەکە بارانەبارێ یا دوای بەرنمەکە بارانەبارێ. بەهەرحاڵ ینی ئەمە وای کردووە کە کەشوهەوای ئەم ساڵ زۆر زۆر خۆش بێ و ئەو دیمەنانش کەی بینن لە ڕێگای بەرنمەکەەوە دیمەنی بەهاری ئەم ساڵن. خی پەروەردگار لوتفی لەگەڵ ئێمە نواندووە بۆ ئەم ڕەمەزانەکە ئەم ساڵ ئەندازەیەک بەهار تاخیر بووە، ینی هێشتا بەهار گەنجە، بەهار تەڕە، بەهار جوان وەکو لە مانجی وەلەو لە کۆتایی مانجی گوڵانین، بەڵام بە شێوەیەکی گشتی بەهارەکە تا بڵێ بەهارێکی زۆر خۆشە و بەهار هێشتا پیر نەبووە. تەمەناوەکەن کە ئینشاءڵڵا پێکەوە ئەم ئێوارە لە گوندی سنچێ ئێوارەیەکی زۆر خۆش وەکو جوانی گوندەکە وەکو کەشو هەوای گوندەکە پێکەوە بەسەربەری. فەرموو با پێکەوە بڕۆین بۆ سنچێ. سلام علیکم. سلام سەرچاو چۆنی کاگۆرە؟ باشی قوربان. خەریکی چیەوە؟ وڵی ئەم شەڵە تەماتە و باینجانانە ئاوین جاساوە خەریکە وەختی لیانیان دێ جابێت لە بەرەوە لی بین دێراوەکانمان بۆ حازر کردووە بازە عەرزێک هەموو عەرزێک نا هەموو عەرزێ نا چونکە ئێستا تۆزە زووە قوڕە عەرزەکان ئەمەمان خۆش کردو ئەم عەرزە ئێستا لە بەردەمانەیە ئێستا تۆزێکە دەزەکەم بە لیانی نەختە تەماتە نزیکی دە دێراوێکە بێ لی باشە. ئەمانە لەکەوە ئەمە بە تۆ ڕوانوتە باشە. ئەمە لە چوە بە خوارە لێرەیانە بووە؟ ئەمە تۆکەی خۆمان گرتومانە بە ناواسە ئەمە تەماتی کوردیە باینجانە بیبەری تیژە بە ناوازە تۆکەیمان گرتووە. باشە بەس لەکوێ چاندوتانە بۆی سەرمان نەیبا و ئاوا سەوز ببێ؟ ئەمە لایلۆنمان پیاوە لایلۆنتان بێ لە شوێنی خۆی لایلۆنمان پیاوە گینا لە مانگە لە بۆ پێش سەرما بوو سەرمایی برد لایلۆنمان پیاوە و ئێستا واوردەوە خەریکی وەختی لیانی هاتووە جا عەرزەکانمان بۆ خۆش کردووە لەبەر لیانی. باشە ئەمە هەر بۆ خۆتە یاخود بۆ فرۆشتن ئەوانشی تێ؟ نەوەڵ ئێمە بۆ فرۆشتن ناکە، ئێمە زۆری بۆ خۆمان و خەڵک تەکلیفمان لەکەوە بۆ ناسیا و زۆری ئەوانەیە. ئەی ئەو ئەمە بەتەمای هەمووی بچێنی یاخود لێشێ بەخشی؟ وەڵا لێشیە بەخشین بێگومان لێ بەخشین چونکە ئەمە خوانێ بڕە زۆرمان کردووە بەشی خەڵگەین بەشی ناسیاوەین. وتت ئەمە وەکو مەشتەل هینتان کردووە لایلۆنتان پیاداوە بۆی سەوز ببێ و بەس ئاوا زۆر هین نییە هێشتا نەیماوە بۆ ئەوی کە بیگوازیتەوە و بیچێنی؟ ئێستا بەعزێکی وەختی هاتووە بەس هەمووی نا بەعزێکی وەختی خەریکە لە وەختی لیانی دێ ئێستا شوێنی کەشمانەیە لە عەرزا کردومانە ئێستا پیشان دێم ئەوەمان کردەوە گەورەتر بۆ لە عەرزا کردومانە ئێستا ئەوە زیاتر گەورەتر بۆ ئەوە هەڵەکەنی بۆ ئەمانسیکە ئێستا لە بەردەمانەیە. زۆر باشە مێستا حەزەکەین ببینیم زانین چۆن ئەمە ئەمما لەم شتانەوە ناوی چیە؟ ئەمە سەتڵە چییە؟ سەتڵ ئینجانی تایە مەتاری خۆمان بڕیومانە باش با بزانین چۆن ئەیگوازیتەوە ئەیچێنی.
ئێستا لەمە هەڵی ناکەنین ئەمە تۆزە ورتە ئێستا لەم مەشتەلە ئالێرایە لەوە هەڵیەکەنین و دەستەکەین بە چاندنی تەماتەکە زۆر باشە با بزانین پرۆسەکە چۆن دە لە خزمەتان باش. جەنابەت ئەوە باسی تەماتە و باینجان و ئەو شتانەوە کرد ئەبینم قەڵەمی تریشی لێ ئەنەسام ئەوە گوڵەباخە بەڵێ ئەمە گوڵەباخە من زۆر کاتش خەریکی مەشتە لەم هەموو جۆرە نەمامێکمان هەیە بەس ئەمە ئێمە زۆر کات لە خۆمان زیابەی فرۆشین مەشتەل مەبەستە دێن هەر ناو ئاوای لە ناو گوندەکە بەڵێ لە ناو گوندەکە ئێستا بە زۆری هەر من خەریکە مام لەم گوندەیە خەریکە مەم هەموو جۆرە نەمامێکمانێ هەنجیرمانەیە سێوە ترشەمانێ چی نوع نەمامێک هەیە ئێمە هەمانە خۆشمان قەڵەمەکە خۆمان ئەیکەین و خۆشمان توزیەکەین لە چ ساغ بێ فەرموو با بزانین تەماتەکان لەکوێ باش کاگۆران ئەمە تەبعاً پەینی حیوانی ئی گوندەکەی وایە بەڵێ خۆمانە ئەمە بۆچی بەکارێنێ وڵای ئێستا ئەمە کردومانە بە کەوەر و کەرەوز و زۆربەی بۆ تەبەق چاکە جا ئەم پەینە ئێمە ئێستا لێرە دام ناوە ماوەیەکە سەمادی پیاکەم و لایلۆنی پیایم هیچ بژارێکی تیا نامێنێ ئێستا چۆن سەمادی پیاکەی سەماد بە پەینەکە سەماد بە پەینەکەیەکەی خۆی بە خۆی سەمادە ئاخرنا ئێستا بژاری زۆر پێوەی ئەمە ئەگەر ئاوا بیچێنیتەوە بە عەرزەکەی بژاری زۆر لێڕێ بەس ئەگەر شیمیایی پێکەیت و لایلۆنێ مانگێک پێوە بێت دای پۆشی هەچی بژارەکەی تەقێ لەناوە باشکە گۆران ئێمە لە شوێنانەی بینین ئەرزێک بێهێزە یا بۆ ئەوەی کە ئەو شتێکە پێوەیەکەن کە هیچێنن بۆی بە قووت بێ ئەچەند پەینی پێواکەن بەس تۆ لە پەینەکە شتەڕوێنی لە ئێمە ئێستا ئەم گڵا قەوەتی کەمە بەڕاستی بۆ تەبەق بۆ کەوەر و تەماتە و شەڵە بیبەر و باینجان و ئەمانە ئەبێ پەینی پێوەکەی بۆ شتەکە جوان دەرچێت خۆوەتا ئێستا ئەم کەوەر و کەروزە ئازادی پەینەکەیە پەینەکەی پێواکەین و پێوەیەشیاڵین پێوەیەشیاڵین ئەنجا پەینەکە ئەگەر ئاوا پیاچێنی بژاری لێڕوێ بەس بەو شێوەی کە من ئاڵێم لایلۆنی پیاوی و دفنیکەی مانگێ دوو مانگ چی بژارە ئەفەوتێ لەناو پەینەکەیە ئەمە بە شوێنی ترەکەی ئەو شوێنان مەسەرەن تەماتە دێسا چەند ئێستا بۆ عەرزێک کە کردومانە بە تەماتە ئەوە پاییزە پیامان کردووە بەڵێ پیازە پیامانە کردو هەر عەرزێکیش پەینی پیاکەی 100 فەرقی هەیە کاک گۆران تۆ ئێستا موتورباکەی وەنیە ئەمە جێلاسی کوردیە ئی خۆمانە ئەم نوع جێلاسە وردە بەقەکە لا شوشەیەکە بە زۆری ژەگرێ بەس ئێمە دێین توزیەکەین هەرێکین بە جێلاس بەس ئەیکەین بە جێلاسی ئەمریکی بابزانین ئێستا پرۆسەی موتوربەکردن چۆنە ئەمە تۆ بە قەڵەمێکی یا بە ئەمە خۆی ئەمە ئێستا و بڕا ئەمریکی بوو تۆڵەکەیمان لێ هێناوە ئەمە تۆڵەکەیمان لێ هێناوە ئەمەش هەرەوە ئێستا ئەیکەین بەمەیە بەم جێلاسە کوردیەیە لێ باشە بابزانین چۆنێکی فەرموو بەڵام ئەوەی کە لە فەرموودەکانە هاتووە بۆ ئەوەی کەوا حامی من و تۆ ئیماندار ئەدا هەوڵی بۆ بدەین کاری بۆ بکەین و ئەبێ ئەم دارە بژێتەوە ئەگەر ئەم دارە ئاوە پاک نەبێ ئەمەی کیان نابێت لەسەری ئەبێ دارەکە چی ئەبێ ئەم دارە ئاوای لە بکەی وەکم شەوی کە من ئاوا چاقی پێبێنی ئەم دارە ئەبێ ئاوا پاک بکەی ئێستا ئەما گوێزینەوە بۆ ئەوێ
ئەمە زۆر حەساسە هیچ غەڵەتێک بووم لاگە ئەمە یەک تۆ شلیش لێ بێ وشگە بێ تۆ پۆخەکەی لێ دەمێ بەڵێ ئەمە ئەم چکروزی ئەمریکیە ئەیگوێزینەوە بۆ سەر ئەو دارێکە بەم شێوەیە بەم شێوەیە ئەمە زۆر حەساسە تا بڵێ ناڕەحەتیشە بەم شێوەیە بەم شێوەیە ئێستا ئەم تیپەمان پێیە بەم تیپە ئەمە تا بڵێ حەساسە هیچ غەڵەتێ هات بە حاسەم شلیش بێ نابێ بەم شێوە ئاوای دیەکەی ئاوای دیەکەی عیبادەت زیاتر بکەین هەوڵ بدەین خواپەرستی زیاتر بکەین بۆ ئەوەی لە قیامەتە پلەکەمان بەرزترین پلە بێت یەکێک لە دەرگاکانی بەها دەرگای ڕازگۆیانە ئەگەر بەخشندەبی لە پێناو خوایە یەکێک لە دەرگای بەهاش دەرگای بەخشندەکانە بۆیە ئێمە زۆرترین عیبادەت بکەین نوێژە سونەتەکانت کاتێکە تۆ نوێژی سونەتەکەی کاتێکەوە تۆ نوێژی تێشتەناوەکەی تۆ سونەتی بەیانیەکەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم سونەتی پێش نوێژی بەیانی لە دنیا و لە ئەوەی لە دنیاە هەیە لەلام باشترە. سلام علیکم مامۆستا خوا خێرت بنووسێ لە دەرەوە گوێمان لێ بوو کە وتارت خوێندەوە و دوایی هاتیشنە خزمەتت داهێنانێکی جوان بوو لەوەی کە توانیوتە هەم وتارەکەت هەبێ بەڵام قەرەباڵغی نێتم ناو مزگەوت بۆی خەڵکەکە بێ ئیسفادە نەبێ لەم مانجۆ ڕەمەزانە دیارە وتارەکەت بە تەنیا خوێندەوە لە ژوورەوە بسم الله بيرتان لما كردوا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين داوا كان إلى فروردگار روجي همولا يقبل بكاو ببهشتي بني إن شاء الله همولا يك ما شاء بك ديار وضعي كردستان ودنياش لم وضعيا به نخوشي كورونا وكرنتي كرانو باشان تيكلبون وقلب على خي دروس نبي بدا أخوا رمضاني سرتاي كرنوي رمضان واه بين روج مان تيفراندو درجاي مزقوت كان داخله ولا زوربيشون كا وكو صالان إيواران ياخد عسران خاولاتيان يا روج وقران ناين بو مزقوت وناتوانن بين منش أمي ليلة هرك خوم بان دم بينش فرزا بيرم لو كردوا روجواني أم جندي إما صالان فيرن كوا عسران أهاتن بيان لو تار أقردو دانيشتن أم عسران ناتوانن بوي استفاده بكن هم لسر ايش وباخو كيلغان شان جوان لدنگ سمعان بي ام صلبان بكاري انا بوخي خون بتنها لناو مزقوته همو عصري وتاريخ خون دمو وان جوان لي بهم قلب على قش دروس نبي بو اوي وكو رمضاني تري استفاده بكن بوي عبادتي كام شي سر خرماني عبادتك كان يعني يقول لها مو لا يكماني قبولك ان شاء الله ما مصا زياتر باسي تشي يعني تۆزێک بە تەنیاش ناخۆشە ینی لە بەردەمی مایکێک و مامۆسایان فێرن کە دەبێت خەڵک لە بەردەمیانە بوەستێ ئەو باتانەی کە ئەم ڕەمەزانە جەنابەت باسیەکەی بۆ خەڵکی وەکو فەرمووت لەسەر زرعاتەکانیان لە چێڵگەکانیان لە ماڵەوە زیاتر گرنگی بە چی باسێکە دەی والله ئێمەی مامۆستایان زۆر جار ئەبێ سەیری دەور و پشتی ئەو شوێنەکەی کەتیایەن مثلا من لە گوندێکم کەسێک لە ناو شاری سلێمانیە فەرقی هەیە من سەیری کەسەکانم گەم لە گوندەکەمە ئایا چ کێشەیەکیان هەیە ئایا چی عیبادەتێکیان نوقسان هەیە یاخود جا لایەکی ترشەوە
هان دەریان بم بۆی عیبادەت زیاتر بکەن بۆ ئەمانە بێم ئەو باسانەی کە هەڵێنە بژێرن بۆ ئەوەی لەم ڕۆژوەیە ئیسا و ئیش و کارەکە یاخود گیا ئەدورێ یاخود بە خەریکی دەرمان ڕشاندن و ئەمانەیە هیلاکە و بە ڕۆژوە ئەبێتەوە هانی بدەیت دڵی خۆشکی باسی بەهەشتەکەی باسی خۆشەکانی بەهەشتەکەی و باسی ناز و نیعمەتەکانی خوای گەورەیەکی و باسی ئەوەی خوای گەورە چ نیعمەتێکی لەگەڵمانە کردووە و باسەکان لە شوێن بۆ شوێن دڵنیام ئەو ئەگۆڕێ و ئێمەش کەوەکو مامۆسایان بەڕاستی لە وەزعێکی وایە ڕاستەکەی ئێمە فێر ئەوین کەوا خەڵکانە لە بەردەستمانە دانیشە بەڵام کە لە ئێسەیانە ئەبێ ڕاوی لەگەڵ وەزعەکانە چونکەم ئێمە وعدمان داوە کەوا خزمەتکاری خەڵک بین و خزمەت بە خەڵک بکەین بۆیە لە ئێستایا ئەم ئوسڵوبە خزمەت بەمانەکە مەجبوری ئەم خزمەتە هەڵبژێرین و خوای گەورە پاداش خێری هەموو لایەک بداتەوە ئینشاءالله. آمین ئەجمعین ئینشاءالله. کاکە حەمەدجان سەلام عەلەیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. چۆنی قوربان باشی؟ سەرچاوی من یاخوا بەخێر بێ. بینیم بە تەنها بە کزۆڵی لە ناو مزگەوتەکە دانیشتووی ئەوە بۆ؟ والله کەوا لە مزگەوتەکە ئێمە ساڵان هەمومان بە کۆمەڵی عەسران کەمان مەسا وتاریەیە بەڕاستی هەمومان لە خزمەت مامۆستا گوێمان لە مامۆستا گەر ئاخۆشیمان بۆ بازەکە و باسی ڕەمەزان و ئەو شتانەی کە پێویستی زروفی ئەمڕۆیە بەڵام کە ئەمڕۆ بەڕاستیە بێ هەمومان خەفەتبار بین لەبەرەوەی مزگەوتێک نەتوانی بیتە مزگەوتەکە و لەگەڵ هاوڕێ و دۆست و کەس و کاری خۆت هەم گفتوگۆی ڕۆژانە بکەی هەم گوێ لە وتاری مامۆستا بگری هەم جەماعەت و تەراویح بکەی بەڕاستی ئەمە دڵتەنگی هەمومانیە بێ و هەمووشمان حەقی وا هەیە دڵتەنگ بێن چونچەکەم من ئەوەی کە گوێ بگرم ڕۆژانە زۆر گوێ لە ئیخبار و هەواڵ و ڕووداوەکانەگرم بەسەرهاتی ئەم نەخۆشیە و ئەم کۆرۆنایە و ئەم زروفە کاتۆتە پێشەوە هەمومانی دڵتەنگ کردووە و هەمووشمان دابڕان بووینە بەینیەکە تەنانەت منێسا خەڵکی گوندی سنچیەکەوە دایمە لە خزمەتیانە بووم لە مزگەوتە ڕۆژانە مەرحەبا و چاک و چۆنیمان هەیە تیانە هەیە لەوانەیە بڵێم بۆ یەک مانگ زیاتر بێ نەمبینیوە کە ئەو کاتە ئێمە هەموو ڕۆژانی جوعمە کووە بووینەوە مەرحەبایی و چاک و چۆنی و هەواڵپرسی یەکمانە کرد بەڕاستی ئەمە یەگای دڵتەنگیە بۆ هەمومان چونچەکەم کەوا ئەم مزگەوتانە بە چۆڵی ئەبینین و بەبێ جەماعەت و بەبێ تەراویح و بەبێ جوعمە بەسەرەکەی من تەنانەت ئەوانەیانجر حەمد و سەنا سپاس بۆ خوا لە مەسەلەی خۆم و کێشە و مشاکیلی خۆم هیچ کێشە و مشاکیلم نییە و بەڵام خەفەت لە ئەوە خۆی کە ئەم مزگەوتانە کە ئێساوە چۆڵن و بەڕاستی بۆ ئێمە و بۆ مسڵمانان تەواو و خەڵک دڵی تەنگ بوو و ناڕەحەت بوو و داوا لە خوای گەوراکەین کە ئەم نەخۆشی و بەڵایە لە ناومانە دابەرێ و لەسەر ئێمە و تەواو و مسڵمانان لابەرێ بەڕاستی ئەمە زۆر کە دڵی منی تەنگ کردو و مەسەلەکە ئەوەیانژین سواز بۆ خوا مەسەلەی خۆم و ماڵ و مگار هیچ کێشە و مشاکیلیم نییە و حەمد و سەنا ئیدارە و ماڵیشم باشە بەڵام بەڕاستی ئەمە لام ناخۆشەکە ئێمە دێنە مزگەوتیە کەسی لێ نییە و چۆڵە و لەخوای گەورە پاڕینەوە ئەم نەخۆشیە لە ناومانە لابەرێ و ئەم بەڵاو موسیبەتە لەسەر ئێمە و تەواوی مسڵمانان لابەرێ. والله جا لە خزمەتان شتی باش بەم ڕەمەزانەی خۆ سەلام عەلەیکم چۆنی قوربان باشی
چۆنی قوربان باشی سەحەت چۆنە چاشی چاکیش کورد شتی چاک مەبەست چییە چیت بۆ بێنین هەموو شتێکت باشە بۆ داواشنمان لێ ناکەین شتی هەدیە هەمووی هەر باشە هەدیە هەر خۆشەکە خزمەت هابین چیڵی لە خزمەت هابین قەڵەمێکی خۆشە لە خزمەت هاي کەواتە با من مادەم باسی قەڵەمت کرد با منم قەڵەمەی خۆم بم بە تۆ نانا هەر حەزەکەم تۆ سەیریکە حەزەکەم بۆ تۆ بێ ئەوە بڵێ ئەوەی کوڕەکەی کەناڵی ئاسمانی پێیان باشە قوربان دەنگ و باست چۆنە شکر باش ڕەمەزانەکەت بەدڵ نیە لەبەرەوەی مزگەوت نییە و عیبادەت ناکرێەوە قەی ناکە ڕەمەزانەکە خواکە دابایمان نابێ ئیشەڵا لە کۆڵمان بۆ تۆ خۆشووی ئێمە باشین بەس بەخوا خەڵقانێک هەیە گاڵتە بە قسەکانەکە بەڵێ ڕاستە گاڵتەی پێکڵی دەکەچی ئەڵێن لە کوردستانی ژاڕۆژە دوسێ زەلام گوجەتی ئیشەڵا کۆتاییەتی ئیشەڵا هەچی شتێ لای خوا بێ خۆشە ڕاستە دەستی عەبدیتیان نەبێ زۆر ڕاستە دەستی عەبدیتیان نەبێ خۆشە ئەوە چییە بەتەمای بۆ گۆلکە جێڕانەوە دوو ماهەیە لە ماڵەوە هەم گەورن هەم پیرن ئامن برانە لەو ناوجایی ئامەسم ئێواران ئەوە ئەچم ئاکەم و لەوە ڕێنەوە تا دەنگە بنجا پێش خۆیان نێویان هێنەوە بۆ ماڵەوە یاخوا لەش ساغ بێت ئەوەی شوکاری منە ئەوە لە کوردەواری وازان پێڵن وەرجێڕکە مناڵمان لەکرد نەماڕۆڵە هەموو مابوون بە وەرجێڕکە ئێستا خزمەتی گۆلەکە بکەین مانگا بکەین السلام عليكم يا عثمان شلوني قربان باشي سلامتي جنابت مختاري ام گوندی ونیا بله انجمنی گوندی سنجیم انجمن بله مختاری چی پێناوترێ مختاری پێوتێ بەڵام من ئەنجومەنم مختار تۆزە جیاوازیە لەگەڵ ئەنجومەنە ینی گوندەکە ئەنجومەنیشی هەیە بەس ئەنجومەنی هەیە ئێمە گوندی سنجێ بەس ئەنجومەنە هەندێک گوند مختارە هەندێک گوندیش ئەنجومەن تر ناوەکەتان گۆڕیوە لەوانێ لە هەندێک شوێنی تر پێ بڵێن کوێخە بەڵێ بەڵێ ئەوەش هەیە ئەرەوەڵام بەڵێ کاک عوسمان ڕاستەکەی گوندەکەتان تا بڵێ پاک و خاوێنە زۆر جوانە نازانم کە دەیتە ناوی ئینسان هەست بە ئاسوودەیەکە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئێوە دەستان هەبووە لە دروستکردنی خزمەت گوزاریە لە هێنانی خزمەت گوزاریە چیتان هەیە ئێوە سپاس بەخوا کە گوندەکەمان پاک و خاوێن و جەنابتان شاهیدیەوە دەن کە گوندێکی پاک و خاوێن و جوانە بەڵێ دەستمان هەبووە یەکەمەوە ئەو کۆمپانی ئۆرانۆز دێن کە لە ڕێی شارەوانی چوارتاوە هەموو هەفتەیەک دوو جار دێن گوندەکە پاکەنەوە جگە لەوەش خۆمان دەستمان هەیە لە پاکردنەوە ینی خاشاکی ئێوە ببوورە خاشاکەکەتان کۆمپانیایی بات کۆمپانیایی بەڵێ ئۆرانۆس ئەیبات هەفتەی دوو جار دێ کوێیەکاتەوە ئەیبات خزمەت گوزاری با بزانین تۆ چەند ساڵە ئەنجومەنی ئەم گوندەی 10 ساڵ ئەنجومەنی ئەم گوندەم لەو کاتەوە تۆ ئەنجومەنی چی کراوە بۆ گوندەکەتان وەڵا پرۆژەی ئاو کراوە مزگەوت کراوە جادەکەمان قیر کراوە قۆناغی یەکەم بەس قۆناغی دووهەم ماوە ئەویش بە پشتیوانی خوای گەورە ئەم بارودۆخە کۆتایی بێ ئەویش قۆناغی دووەمی جێبەجێەکرێ و دوای ئەوە تعمیرات کراوە تعمیراتی قوتابخانەکەمان کراوە ئێتر چەندین جاریش ئەو پردەمان هەیە کە ساڵانە لافاو پڕیەکاتەوە چەولمی تیەکە پاگەکرێتەوە لە ڕێگای هەم ڕێگابانی سلێمانیەوە هەم لە ڕێگای شارەوانی چوارتاوەوە هاوکاریمانەکەن و اینجا ڕێگاوانەکانشمان ڕێگایکی کەمان هەیە لەم لێرەوە کە بۆ جستانە لافاو زۆرە بێت ئەم ڕێگایە ئەگیرێ بۆ هی لافاوە ئەو ڕێگایشمان تێگەڵ ڕێژ کردو سپاس بەخوای ساو ڕێگایە لە کاتی لافا و ڕێگیرانە ئەو ڕێگایەمان هەیە و ئەوە لێوە هات ئەو ڕێگایە چێتەوە بۆ لای سوورەقەڵاتەوە ئەچێتەوە بێتوات لەوێ شۆچێتەوە سوورەقەڵات زۆر باشە وازان هۆڵی پرسەشتان هەیە هۆڵی پرسەمان هەیە بەڵێ دوو مزگەوتمان هەیە مزگەوتیشیان کاتی خۆی خۆمان دروستمان کرد بە هاوکاری خێرخوازان و خەڵکی دیەکە و لەوەشە بەڕێزمام جەلال 10,000 دیناری داینێ بۆ دروستکردنی دوایەوە بڵین بەڕاستی وەکو پێویست نەبوو مزگەوتەکە بچوو بوو ئەم مزگەوتەشمانەیە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی دروست کردوین ئەوەشم کە بیستم بەلامەوە سیر بوو چووکە کەم وایە حکوومەت مزگەوت دروست ناکە ڕاستە ڕێگادا خەڵکی خێرخواز بیکە خەڵکی دەوڵەمەند بیکە بەڵام مزگەوتێکی ئاوا جوان وەڵا لە جێگای دەستخۆشیەکە لە وەڵا سپاس بەخوای گەورە هەوڵمان بۆ دایەمەش ئەوانش هاوکاریان کردوین و بۆیان دروست کردین و بڕێ پاری باشیان بۆ تەرخان کردن و لە ڕێگای بەڕێوەتی ئەوقافی سلێمانیەوە جێبەجێ کرا کاک عوسمان خۆ لەوانەیە ئەم پرسیارە زیادە بێ بەس تا چەند تەبایی ناو گوندی سنچێ
هاوکار بۆ بۆ تۆ بۆەوەی کە مەشاکلت کەم بێ واروەها تا چەند هاوکار بم بۆەوەی ئەگەر تۆ ویسپێتت پرۆژەیەک تەقدیم کەی شتێک داوا بکەی تا چەند پشتیوانیان کردوین. سپاس بەخوای گەورە خەڵکەکە زۆر پشتیوان من زۆر هاوکاری مەکەن ڕاستە لە هەموو شوێنێک کەم و کوڕی هەیە بەڵام سپاس بەخوا لە گوندی سنچیا زۆر باشە زۆر هاوکاری مەکەن جگە لەوەش ئێمە مەلایەکمان ڕاکردووە لەسەر حسابی خەڵکی خێرخواز مانگانە هاوکاریەکە و بژێوی ژیانی دابینەکات ئێستا سپاس بەخوای گەورە لەوە تایشی من لەم گوندای ئەنجومەنم ئەم گوندە پێشتریش بێمەلا نەبووە هەرمەلامان هەبووە سپاس بەخوای گەورە. باش ئەی کەشی دینداریتان چۆنە؟ سپاس بەخوای گەورە زۆر باشە لە سایە و لەوانەیە بڵێم 95 بەرەوسەر خەڵک هەمووی بەڕۆژووە یعنی تا لە سایە سەیش 95 بۆسە خەڵک بەڕۆژووە و جگە لە ڕۆژەکەش خەڵک هاتوچێن مزگەوتەکە بۆ جومع و جەماعەت ئامادەی هەیە. باشە دەست خۆش بێ کاک عوسمان جان باخۆر بە سپاس دەکەم سەلامەت بنێ باخۆر بە چاوەکە مەمنونم. تۆ ناوت چییە؟ وەڵا چەپک ناوەکە زۆر خۆشە بۆ ناوەکەمان نەگۆڕینەوە نایگۆڕیتەوە من ناوم پەیوەندە ناوەکەی خۆم ئێم بە تۆ تۆش ناوەکەی خۆی بە بم نابێ چی تەوێ بە خۆبانم مادەی وەرە کامە حەزت لە کامانە دێ بزانم دای بۆ خۆت هەڵیگرە دەی هەڵیگرە هەڵیگرە دەی هەڵیگرە دەی ئافەرین دەی تۆش شەرمەکەیت کامە بۆ تۆ ها ئەوەش بۆ تۆ دەی بە قوربان دەی دەی مامۆستا پێی بڵێ وەریگرێ چەپک خان دە قسەیەکمان بۆ بکە تۆ بزانین لە مەکتەبی؟ بەڵێ. لە چەندیت؟ چوار ئافرین بەس ئێستا مەکتەب نییە حەزەکەی قوتابخانەکە بکرێتەوە؟ بەڵێ. تۆ پێچێ قوتابێکی زیرەک بیت بەڵێ. وایە؟ بەڵێ. منش زیرەکم کە ئەزانم تۆ زیرەکی وایە؟ چەپک خان بەڵێ. ئێستا لە کۆتاییە بەڵێ. ناوەکەمان بگۆڕینەوە یان نا؟ نەوەدا. نایگۆڕیتەوە؟ وەڵی ناوی تۆ خۆشترە ئەمەش بۆ تۆ باش؟ دەستی تۆش خۆش بێ ئافرین بۆکوێ خوشکتن؟ وەڵی ئەمە خوشمەوەش کچی و مامۆستایە کچی مامۆستایە ئەچین بۆ پیاسە دە بڕۆ بە قوربان بڕۆ بۆ پیاسە ئافرین ئەچن لەکوێ پیاساکەن؟ ئێ باشە ئافرین ماشەڵڵا چەند زیرەکە ئاجا من ئێمە تەلەڤیزۆنین هاتوین بۆ گوندەکەتان بەخێر بێ سپاس دەکەین سەلامەت گەوران مەمنونین خوا بەخێر بە هەر سەرکەوتوو جا من سەیریکە براکەشتم مقابلە کردوتم بە جەنابشتم مقابلەکەم ئێمە پشیشە هەموو لا با قوربان سپاس دەکەم بەس خوا گەورەیە بەڵامیان زەڕەتترم زۆرمان پێ خۆشە بەسەرمانەکەنەوە و بە قوربان و جوانی من حازیقانی بەناوماگە و چاویشیشی نابینێشیان بەشێکم خۆشتێ بنێرێ خۆ بەتەما هیچ نی بەم ڕەمەزانی کورد لە بخەوە تێکە خواکە دەرم ناکەن نایشەڵا دەر ناکەن کاک حاجی لەگەڵ ڕەمەزانەکەی باش وەڵڵاهی شکر باشم لەخوا بە زیابێ ماشەڵڵا سنگێش خۆشە خۆشە لەخوا بە زیابێ ئەی ئێوە بۆ ناتان ناسم وان برا گەورەیە بە سپاسانەکەن سەلامەت بێخوا ئەوە لە خزمەت کاکەزانایان کاکەزانە ماشەڵڵا هەموو لە خزمەت خوایە ئابا بەڵا قسەکەی تۆ تەواوتر لەوەی من بن ئەی نافەرمونون وارێ با لە خزمەت تابێت خوا لێ ڕازی بێن چیمانەیە تێ وەڵڵی هەموو شتێک هێزارە ناوسازیا کردووە بەس حەزەکەم لە خزمەت تابین بۆ خوایە سپاسەکەم بەڵا ئازانم بەخوا دەست و دڵتان کراوەیە قابلە نەتان ناسین نێکاک خۆێمە بۆی خەلە کردو ئەم کەونی ئاوالات بکەین خۆ بە حیوانات و شت ناکرێ ئەی ئەمە بۆ ئەم عقلە یاوی نەتێ گوێ لێە بەس لەو کوڕی و خۆی بە فیڕۆی نەیە جا من قسەی خۆش تا بۆکەم جارە بوو جا من خوانە بدەم ناڵمە هەمووی کرد شەب هەمەی گاپێڵێنی کتەڵە ڕێ بۆ تێ مناڵ بوون بنی کردم ئیشەڵا ئەسم ئەم ئیشەڵا مناڵەکانمان ورد بوون شوێک داچی ماڵەکان تێرە بە ئەوە بۆچی تۆ هەر مڕە دێت دوور لە ڕێکتم بۆ سەگم قسە زۆر خۆشە کوتم ئاخە مڕەکەم لە چیاکتی تۆ جا خەڵ هەموو ڕۆی بوو بۆ حەج کوتی هەدای باسی حەجەکەی باسی پێغەمبەرەکەی
جا من لەگە خێزانەکەم فەرق زۆر ناکەوتم نازان چەرمان هەیە پارەکە لای ئەو پارە لەوە ئێستاشە نازانم پارەم چێ ڕزبەرم والله من ڕزبەرەشی هینم باشی ئەمە درێژ من ڕزبەرەشی باش دەخوای گەورە مەفەقت کرد کوڕەکەم ئێستا لە خارج شیان لە بێشکیا بوو گوتم بە قورئان ناماسیم شێکار گوتم بە قورئان 3000 سیمان هەیە قال الراكب لا من شان صار صبر خاني عسكريه والله دخواي قول ما فقط يا اخوان بحترمكم لا والله خوش حال من زور واحد كامله خدمه حموشك يا خوال الرازي كبان ملكنا كاركيتو ملكنا سباستكين خوي قول محفوظ يعني كاين ان شاء الله خدمتان اذا وقت يبغى خطا سيارتها فيه لخدمت حموتانا سباستكين ممنوني سلامات يا اخوان سباس انا كاين زين بشو بخيرتو قبل شو ابوي شواني هذا بل بو احمي خاله احمي خاله بله دوره لا والله هاوتا او صوزايا بله دوري خوش هو ها بله موز وش تبيعوا بله موز كان بله بيج لي زين خبوني للتلفزيون بله موز كان بو شو يسن بو او شو يسرو بولاي دكان يسرو ورا بولاي وراس آسان بود دينو بله خوش دينو محفوظ بي براش بس شو مشغولين له والله هذا بدانش نو شاي ليني لقول الرجل بله هنا كاش حتما قريقتي جارانا كرد شاروكو تو سخصت كل بشتو ايوا اخين جانتا داي باشا محفوظ بي خوابي سمعت والله قلب ورن كاكا شلون كاشي ناو تشيتو نعم روا ايتو أحمد ايتو روانت ايتو سلامك چه تمبران لو شوارك كم تمبران عندوانا ايو دوانيتر هاورن هاوريتون أرولا هجنا هاورن زور باشا من امشت هنم هيا عن بخشم تو بزعم حزل لك عندي هذا نجا نعم تو بزعم معها بوتي حزل لويا هي ميسي باشا ميسي بوتو اي ريال مدريد والله من براغا شير جمهوري الرياضة او تشي أو الريالة الرياضة داي يتر هين من ماوا ميسيكو او تريان شي رونالدو براس رونالدو نيوا او نيمار هو دي الله ميسي ايتو نيمار جازايا وانيا دي دستان خوش السلام عليكم أول باب زين معنا لشوية هني ما شاء الله جواني شدانا هون جوان باكو خاوين وريكو بيك بخير بيتو شلون يقول بك باشي صحت سنة تاشي باشي شي شي فيها لا هم بابتي ما بيه بربانك همي ما بيه في لقمة قازية بامي لقمة اما بس بو سنشي يعني ابو شوني بو همو ديغان الروين بو شو كم دي برو فرياكين تشين اتواني نايو چنديكم بيبلي ولا ترواجه سنشي وسوره قلاته تشوي بيولم سيتاكو الروين ترى اي شكر برو بازار شلونه باشا الحمد لله زور باش زور باش الحمد لله سلام اما بو خود دروسيكيا توش سليماني كري زياتر بس شتي بربانغ وني شتي بربانغ اي وكو ييت عزتك شتي كي بولا قلانا يعني خدام بانير والله جينا بيتو جينا بيتو بابتي زين بشيريني ما بي بابتي ان ما بيني باني انا بارشي وانا ما بيني دي باشا لاش صاحبي اي كي دقريتو خذ خمال لشارع من لسيتكم كل لسيتجي دوي رنقه بربانغ والله الا الرجال رجوش يعني الرجال رجوش دي موافق بي سلام ان شاء الله موافق بي خوات بقى اخو شلوني قربان تاشي شكر نقول باسد وصل شلون شكر باشي تاشي اما جيري ترى علي
هەر وەڵام ئەمە ئاوی ئەو ئاوڕێ ماڵا ناتۆتە سەری بەخوایتی کاتی سەعات جۆگایەکی بۆکەین نابین زۆر باشە خەریکی جادوورینی ئەرە وەڵا جاوەختی دوورینی هاتووە وەڵاهی ئەم جای ئێستا حالم بۆ جادروان زووە بەس ئەمە لەبەر زەرعات و شت ئەیدروی ئەمە ماوەیە کە دەزەکەن بە مەسیری جادروان ئەینێ بۆ حیوان و شت ئەمە بۆچیە ئەمە ئێستا بۆ ئەوەیە بۆ ئەوەی مڵکەکە پاوە بێ بۆ چێڵان ئاشێڵین و حازریەکەین بۆ زەرع کەواتە سوود لە جاکەی نبینێت نەوەڵا ئێستا حالم کاتێ ئەمە سوود لەم جایە نبینی بەسی تر جای کەمانی قسەژە فەرمووی ئەوە ماوەی کە وەختی دروانی دێ ئەو ئەیدروین لە و دەشتێوتیوە زۆر باشە ئەمە لە هەندێک شوێن پێڵن کەرەتوو لە هەندێک شوێن پێڵن مەڵاغان ئەمە لێرە ئێمە پێڵی ماڵاغان ماڵاغان داسیشمانەیە ئەو تا داسەکەی تر ئاوەگەر بازە شوێنێک تەلبە موشتە و قەراخە بە داسەک ماڵەخانەکەتی ناکەوێت بە دازی ئادەی بازانین بە ماڵاغان چۆن طبعا الحمد لله بالرجوع سپاس بخوا لەخوا بەزای خۆی گەورە قبولی کا ئینشەڵا جا بەخێرات نییەوە شەکەم سپاس دەکەین جادوورین ئێچەکە لەو شتانەی زۆر زۆر زەحمەتیەوە ئەڵێ بە زەختی شان و بە زەختی بە هێز و بازوو مەڵاغان ڕاوەشێنی ئەی باشە تۆ لەگەڵ ئەوەی کە بە ڕۆژووی چۆن نەتوانی ئەوە وەڵی من ئیتر سپاس بخوا چونکە هەر بەسا بۆ نیسبەتەوەی کە بە ڕۆژوشم لە مناڵیەوە باوکومان فێری ڕۆژوشیان کردوم ئیتر چۆنەڵێی ماشەڵا بۆ ئیش و شێت ئەگەر ئیشیشکەم بە ڕۆژوم بە خاڵمانە بەردەوامیشی خۆشم هەرەکەم باشە چۆن ئیشەکەی بەیانیان و ئێوارانێکی بەیانان دێم هەتا 11 لەو خوارانەوە ئیژەکەم 11 دێمەوە دەسوودم چاومەشم خۆمە گۆڕمە خەوم تا دەرفشی 12 نوێژی نیوەڕۆ ئەەکەم و پشوێگەیەمەوەیتە لە دەرفشی دوو سێ ئادێمە خوارەوە هەتا دەرپشتی کاتی پێش بەربانگ من ئیژەکەم خوا لەش ساغ بەردەواماوە خەریکین وردە ئەگە جادوریش دەبێ لادێ ئیشی لێ نابڕ وەڵی سپاس بخوا ئێستا ئیشی لێ نابڕێ خوا ماوەی کەسا جادروانمانێ ئەچمتانی وەڕۆ ئیژەکەم دوانێ ڕدێمەوە خەومەخوا ئارە وەڵا ئەنج بەخوا خۆ ئێمە ئەمە نییە بڵێ وەڵا ئەمە عینەکەین بەخوا پار و پێرار نازان هەر ڕەمەزان چونکە ساڵ بە ساڵ دەڕۆژێتە پێشەوە بەس بەنسبەت ئەوەی گەرما بوو کاتەوە درێن و بەخوا درێنەمان کرد درێنەی جۆن کوڕۆ بە ڕۆژوو بووم درێنەی گەرمم کوڕۆ بە ڕۆژوو بووم ئەنج بەخوا شوانی کوڕۆ بە ڕۆژوو بووم خوا باکم سپاس بخوا چۆن ئەڵێ حەولقۆتم لێ بەستووە ئارەوە بەس من سپاسی خۆی گەوراکەم کە بەڕاستەکەی باوکم و دایکم هاندارێکی باشم بوون لەبەرەوەی لە مناڵیەوە فێری ڕۆژیان کردو فێری نوێژیان کرد مێستا بۆ ڕۆژوو تا ئێوارە ئیشیشکەم بەخوا پار کرێکاریم کردو لە سیتێک هەتا ئێوارە ئیشم کردو وەساکاتە پێی سێر بووکتێتی بابە تۆ بۆ ڕۆژی کرێکاری چی بەخوا بۆ خۆی سێنی ئیزنیەوە تێگەم ساعاتە بڕۆرە بۆ ماڵەوە بەخۆ بخەوە وەڵی وادارم خەڵکی تریش چاو لە تۆ بکات لەوەی کە تۆ لە لادەیە ژیت و ئەرکێکی زۆر و لادەی تر هەر بۆ خۆشی هینەکەیە گۆڕێ سیستەمی ژیانە گۆڕێ نەو خەوی وەکو شارە نە خۆراکی وەکو شارە ئیشکرد ئەرکێکی زۆریشی هەیە زۆر وڵا ئیشەکەشی زۆرە ئەمە نییە بڵێ یەکیشە و دووشێ ئێسامە ئەوە نییە بڵێ ئێستا من کە ڕۆشتمەوە لە ماڵەوە ئیسراحەتکەم خوانە ڕگاگەڵمانەیە لە کوێویە دێتەوە خوانە بڕێ بێ دایکم دێیان دۆشێ و ئەنجیان بم بۆ کوێەوە بە کوردیەکە جاری وایە کە دێم و بێوارێ دەقیمێنێ بۆ بانگ نێوارێ لەش ساغ بێ خی گەۆرە مۆفەقەتکە سپاس مەمنونی سپاس دەکەن سپاس دەکەن بەڵە خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و دوایی ئەما گەڕێنەوە بۆ لای ئەوەی خۆشەویست. ئەمەش تەنووری کوردەواریە لە منتیقی شارباژێر عادەتەن تەنوورەکانیان ناوە لە ئەرزایە
واتە لێرە دانیشن بە دەوریا نانەکان پنەوشتەکە دانێن هەنگوتکەکان ڕیزەکەن بەم شێوەیە تەنورەکەوە دەن لاندە شوێنی تر هەیە بەرزە بەس لە شاربەژەر عادەتەن تەنورەکان ئاوا لە عەرزە چەخێنرێن ساوە تەنورێکە پێچێ پارشێ و ئەوانە داگیرسا بێ تەنورێکی جوان هەم نانی پێکرێت هەم کولێرەشی پێکرێت باڵغیاڵ هەناخۆ چییە؟ مقدمة إن شاء الله دي باشا وازان بەتام تۆ بۆی گۆلکەکەش خەریکە بەڵێ ئەگەر فریانەکەی وازان ئەرەوەڵا هەمیە خوا کاکەی گیان ئەرەڵای خەڵە قوربان سپاس دەکەن سەلامەت بیاخوا شکر ماگاکان ئەوەندەکەن بکە بەشی خۆتان بکەن باشنەرەوەڵا خوانەی بڕە کاکە گیان الحەمدولله فەرمو باهین حەزەکە بیجێڕەوە بۆ ئەم لابە خی گەورە بەرەکەتی تێخا ئینشاءڵڵا مانگاکەی ئەوە مانگای نازانم ڕەشوچیان پێڵێن مانگای عادەتیان پێڵێن شتێکی ئەوە شیریان زۆر نییە نەوەڵا مانگای کوردیان پێڵێن مانگای کوردی هەر بەشی خۆتانی ڕەنگە تابێ وەڵا ئیتر نەوەڵا لێشتێ فرۆشین و ئیتر خوان بۆم لاولای نێرین و ئاوە بۆ دیاری و بۆ ماڵە دێ الحەمدولله ڕووکچوو دەی باشە ماهەموو دێوەش ئەوەش هەر باشە یعنی مانگای کوردیان پێڵێن ڕاستە ئێوە شیرەکە بەسەکەن بە ماست وەڵا ئیتر بەدەست خۆمانە ئەیکەین بە ماست و ئیتر ئەیکەی بە پەنیر و پەنیرەکەن ئارەوەڵا ئەیکەین بە دوو حتمما کەشکیشەکەن ئارەوەڵا کەشک و ڕۆنەکەرە و زۆر باشە کەشکی نازانم حیوانی ورد خۆشترە یای مانگا وڵای مە حیوانی وردمانێ بەسی مانگا خۆشترە ئەی مانگا خۆشترە ئەی پەنیری سەلکەکەن حتممەوە بەڵێ ئەرەوەڵا بەڵێ ئیترە مشتێکی خوانە لە دروزەوێ پەنیری لێ دروزە بێ ڕۆنەکەرێ دوێە شیرە لاندە شوێنە چێشی دۆکڵی وە بەڵێ دۆکلیشی لێ دروزەوێ بە دۆکە دروستیەکەن زۆر ڕاستە دەخوای گەورە سەلامەتانکە سەر چاوە سەلامەت پورە خەجی سەلام عەلەیکوم چۆنی چاشی ئەوە چی کردووە گەڵامێوی چاکت کردووە ماشەڵڵا ئەوە ئەڵێ بەس ئەڵێ ئیهین نییە سپیکە نییە نا سپیکەیە سپیکەیە یا جارە هین نەبووە گەورە نەبووە ئایب نەبێم تەرزێ تۆزە زەردی پێێنە بەخێر بێن پاقلەکەش وەڵا ماشەڵڵا جوانە بەخێر لەش ساق بێ یاخوا بەخێر بێن تۆ لە کوتت لە کامێرەش ناترسم ناوەڵا بۆچی لە کامێرا لەگەڵ ڕەمەزانەتی یا چۆنی دەخوا بەزیا بەشکر زۆر باشم شکر باشی ئەرەوەڵا الحەمدولله کە باشی دوو مانگ ڕەمەزان بێ دوو مانگ ئەی چێقەیچێکە دەیتر وەڵاهی زمانی ڕاکەی خۆ نایگەینێ وەڵی وایە حەزەکە دەڕۆژ بێ ناوان نییە کوڕڵا من حەزەکەم دوودانە مانگ هەر ڕەمەزان بێ لە ڕەمەزانە چیەکەی وا حەزەکەی لە ڕەمەزان لە بەهانێ بەردە بژێرم بەردە بژێری ئەوەتە ئەو هەموو بەردەم بژاردووە ئەوم بژاردووە ئەجا جیاڕنمەوە ئەو نەمامانم ناشتووە نەمان بێژە نێژی ئارەوەڵا هەنجیر ناشتووە هەنجیریشم ناشتووە ئەوە هەنجیری سپیە هەنجیرە باماڵی پێڵێن ئێمە ئەوەی گەورەکەی گەورەکەی ئارەوەڵا خوا لەش ساغ بێ شکر ئاوشت هەیە ئەرەڵا مەچی نەدانێ مەچی گەورەمان هەیە ماشەڵا پێچە بۆ خۆ حەزت لە زرعات وشت خۆ کەسم لەگەڵ هەر بۆ خۆمم هەر بە خۆتی ئەرەوەڵا هەزی بە کرێکار بیکەم هەیکەم و کوڕەکەم هەیە دێ سەرم لێە کوڕەکانم لە دەرەوەن و ئیتر ئاوە تۆ بە خۆت بەتانیا لە ئاوایش بێ سنکێ ناشیم ماشەڵا وەڵا حەقی خۆیەتی حەقی خۆی زوو شتەم هەیە کاکە ماشەڵڵا ها
جام ئەو باخە هەنارە ژیەمەیە یا ڕبی بەرەکەتدار بن یا ڕبی ئەی بۆ ئەی چ دەکەی بۆ ئێوارە کەس ئەبێت دیسان بۆ خۆت بچیتەوە و ئیشی کەبانووی لێ ناوە برنجم لێ ناوە و ئیشم کردوون جا هاتوو یاخوا لە ساغ بێ یاخوا لە وەڵی خۆ لە زۆرێک لە گەنجەکان الحەمدولله ئازاد نا من بەغیرەتم بۆ ڕۆژوو جا ڕۆژوو کاکە ساڵ دوانزەمانیوە دەما بەتاڵە ڕۆژێ بۆمان یەکە بێ خۆمان ناشیدینکەم بۆ حیوان مانگەشت هیچ وڵا بۆ ڕەناگیرێ قورسە بەخۆ ئەوان بۆ بکرێ ئەوم بۆ ناکرێ بۆ سپیای شتەکە چ دەکەی بۆ مێنن کسن دوو کسم دێرن الحەمدولله الحەمدولله زانا و دوو کس و فەرقی چیە خوانێ ڕەمی ماڵی خۆمانن دەیخوای گەورە مەفەقت کە یاخوا لەش ساغ بێ دوو چاوم یاخوا لەش ساغ بێ سەر ئەو چاوم خوایە بەخێر بێ خوا ئاگای لێتان بێ خوایە بەخێر بێن سەر ڕازی بێ خۆ سپاس دەکەین کاک حاجی سنچێ دوو مزگەوتی هەیە بەڵێ مزگەوتێکی تازە و مزگەوتێکی کۆن ئەم مزگەوتە کۆنە مێژۆکەی بۆ کێگەڕێتەوە وڵی دەمێکە لەوەتی ئێمە هەر بەبیرمان دیێرە مزگەوتە هەر مزگەوت بوو زۆر دەمێکە ئەڵێن لای بەتەمەنەکانە مزگەوتە زۆر خۆشەویستە ئارەوەڵا ئەمە ناوڕاستی دیەکەمانە و ئێرەمان پێ خۆشێسا من لە پەنا مزگەوتەکەی سەرەوەم هاتوومە ئێرە بۆ دانیشتن و بۆ قسە و ڕفیقەکانتان هەموو ڕەنگە لێرە کۆ ئارەوەڵا هەموو لێرە کۆبینەوە بارتان بەێرەوە گرتو بارمان بێرەوە گرتو بەس غەدریان لێکردین کە لێوێ بۆیان کردین ینی ئەوە حەسانە کرد هەر لە ئێرە حەزمانە کرد لێرە بۆیان کردینە خۆ لێ کاتە دوو جەماعەت ناکرێ هەر ناوەڵ هەر یەک جەماعە دەکەین باشە بۆچی ئێرەتان خۆشەوێ ئێرە هەر قەدیمە لە قەدیمەوە هەر هاتوین و ئەمە پێ چوار کە ڕەبەها سێ کەڕت تێک چۆ دروست کراوەتەوە بۆ خۆمان دروستمان کردوێتەوە ئەم مزگەوتەشان تێکدا بوو بەڵێ بەڵێ ئارەوەڵا خۆتان دروستان کرد بەڵێ هەر خەڵکی دیەکە بەڵێ قوربان تۆ لەسەر بێژوی مزگەوتەکە چیڵێ ئەم مزگەوتە وڵای مزگەوتە لە قەدیمەوە ئانا لەوانەیە ئێمە کە بەبیرمان دێ ئەڵێن لە پەنجاکانەوانە ئەم مزگەوتە هەر بە قوڕوک بکراوە ئەندە لە ماخرێ کردمەمە مسەلح بۆ خۆشمە کردمانە وەڵا باشە لەشتان ساغ بێ ئەخوا بەس ناوەی زۆر جوان دیارە بەڵێ پاک و خاوێن لەخوا بەزیێ بێرە وڵا چۆنە ئاوە ماوەتەوە وڵی ماوەتە مسەلحە و تر باشە لەخوا بەزیێ بێ ئێمە وەختی خۆی هەیە دار و قوڕوبەر بوو بە قوڕبەر کردم ئێستا مسەلحە چاکە لەخوا بەزیێ کاک زانە بیستمە جەنابە کتێبێکە بەدەستەوەیە هێشتا چاپ نەبووە بەس لە ئایندێکی نزیکە ئینشاڵڵا چاپەکرێت لەسەر سنچێ بەبەسم ئەوەیە بزانم ئەو کتێبە چی لە خۆیەگرێت مێژووی گوندی سنکێ پێناسەی ناساندنی گوندی سنکێ 36 کیلومتر لە شاری سلێمانیەوە دوورە دەکەوێتە بەشی باکووریەوە 14 کیلومتر لە مرکزی قەزای چوارتە شارباژێر چوارتە دوورە دراوسێتەیە لە بەشی باکوورەوە گوندی وەڕازە لە بەشی باشوورەوە گوندی واژێ لە بەشی خۆرهەڵاتەوە گوندی قوتابیان و باخی ئاشیە لە بەشی ڕۆژئاواشمانەوە گوندی سوورەقەڵات و خێوەتێ دیارە مێژووی گوند و سنکێ مێژێکی دوور و درێژی هەیە بەپێی ئەو سەرچاوە و ئەو معلوماتانە و ئەو بە دۆداچوونانەی بۆمان کردووە لە بەڕێوەبەرەتی ئاشسەواری شاری سلێمانی ئەم گوندە زیاتر لە 2500 ساڵ بۆ 3000 ساڵ مێژووی ئاوەدانی تایە بەڵام هەیکەلی
ئیداری و هەیکەلی بەڕێوەبردننی گوند و شێوازی گوندی وەکو ئەم جۆرە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی بابانیەکان بە فەرمانڕەوایی بابانیەکان ئەم گوندە ئاوادان کراوەتەوە و نیشتەجێبوونی پێوە دیار بووە. دیارە گوندی سنکێ مێژوەکی دێرینی هەیە، قەڵەباڵێکی زۆری بەخۆیەوە بینیوە لە سەردەمی زووە، بەڵام بەهۆی چەند هۆکارێکی سەرەکیەوە کە ئەم گوندە بۆ ماوەی چەند جارێک چۆڵی بەخۆیەوە بینیوە. مەسەلەن وەکو گرانی نەخۆشی تاعون و گرانیەکە کە ئەم گوندە پشکێکی زۆری بەرکەوتووە لە خەڵک لە ناوبردننی بەپێ ئەو بە دوادەچوونانی کە بۆمان کردووە زیاتر لە 6 گۆڕستان بۆ 7 گۆڕستانی تایە. ئەم گۆڕستانانە تەنیا یە گۆڕستانیان نەبێ کە بە قەبرەجوولەکان بە ناوبانگە ئەوەی تریان هەمووی سەردەمی ئاینی پیرۆزی ئیسلام بە شێوازێکی ئاینی پیرۆزی ئیسلام نێژراوە، بۆیە ئەم گوندە ئاوادانی زیاتر بەخۆیەوە بینیوە. سەبارەت بە کتێبەکەش مێژووی تەواوی گوندەکەم هەمووی کۆکردێتەوە کە زیاتر لە 2500 ساڵ ئاوادانی تیا بوو ئەم گوندە مێژوەکەیم کۆکردێتەوە کە هەر هەمووی لە دووتوی کتێبێکە بە شێوازێکی زۆر جوان بە تەواوی مێژوو بەسەرهات و ئەو ڕووداوانە کاریگەرانی کە لە گوندەکەیە هەموو قسۆتە سەر کتێبێک و لە ئایندەدا ئینشەڵڵا لە ئایندێکی نزیکە کتێبەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا. گوندی سنکێ وەکو هەموو گوندەکانی شار باشەر خەڵکێکی دەزماندوو و دەزڕەنگەینی تایە لە چەندین بواردا کە ئایبینێتەوە بە تایبەتی لە بواری کوشتتوکاڵ و ئاژەڵداری کە گوندی سنکێ یەکێک لەو گوندانی شارباژێر کە زۆرترین کوشتتوکاڵی لە بەرهەم دێ کە خەڵکێکی دەزڕەنگینی تایە بەردەوام داهێنانەکەن لەسەر کوشتتوکاڵ هەر ساڵە و جۆرە کوشتتوکالێک تاقیەکەنەوە، هەر ساڵە و جۆرە بەرەبوومێک تاقیەکەنەوە. ئەمە ژوای کردووە دەیەکی زۆر بەرهەمهێنەرە لە باتیەوەی دەیەکی بەکارهێنەر بێدەیەکی بەرهەمێنەرە. خۆی ئەڵێ لە کورداوی خۆمان ئەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە، بەڵام ئەم گوندەی ئێمە وایە خۆی لەسەر هەموو شتەکان تاقیەکاتەوە لە کوشتتوکاڵ لە بەرەوبووم لە ئاژەڵداری هەموو جۆرە ئاژەڵێکیانی هەموو جۆرە کوشتتوکاڵێکیان هەیە. ئەمە ژوای کردوە تا ئێستا ئەم گوندەی ئێمە کۆچی کۆچ پێچەوانە بووە، بە تایبەتی ئەوی لە لادەکان خەڵک بڕاتەوە بۆ سلێمانی بەعکسەوە ئێستا لە شاری سلێمانیەوە خەڵک دێتەوە بۆم گوندەی ئێمە کە خەڵکێکی تایە هەمووی و زەرعات و ئەو باخۆشتانە بینی کە ڕێژێکی زۆر کوشتتوکاڵ و سەوزە و میوەی بەرهەمێنیە چەندین جۆر بەرهەمی بەرەوبوومی کوشتتوکاڵیمان هەیە. لەسم پرسیارێ بکەم کاک زانە ببوورە ئەوژەوەیە زرعات بە شێوە کلاسیکەکەینا من کۆمەڵە بیتم بینی لێرە ئەو بەیتانە وازانم کۆمەڵێک سەوزەواتی لێ بەرهەمێت هێشتا هەندێک لە هاوڵاتەکان ڕەنگە ناوەکەشی باش نەزانن، ینی بیستم کە بڕوکلیش بەرهەمهێنن چۆن ینی قسەکە لەسەر ئەوەیە چۆن توانیویانە ینی شێوازە کلاسیکەکە شواز لێبێنن ئەندازەیەک ڕووبکەنە شێوازی تازە ینی لە بەرهەمێنانە. بەڵێ بەردەوام زووتیارەکانمان ئەو کەسانەی کە بەرەوبوومی کوشتتوکاڵیەکەن لە هەوڵی تازەگەری و پێشکەوتنان شەرت نییە هەر بە سەردەمێکی ساڵی هەشتاکان خەڵک کوشتتوکاڵکە ئێستا وای لاتۆ بەرەو پێشەوە ڕۆمبەی دەکەن ئامێری دڵۆپەندان و قەترەدانیاندانەوە لە باتیەوەی بۆ دێرا و ئاوەکە خەسار بێ بە ئاوێکی زۆر زۆر کەم کوشتتوکاڵ بەرهەمێنن. ئەمە وای لێ کردووە کە خەڵک بەرەو ئیتیمام زیاتر بەرەو کوشتتوکاڵ بەرەو پێشکەوتن بڕۆی، چونکە بەرەو تا بەرەو پێشکەوتن بڕۆی تووشت ئاسانکاریترە خەڵکێک تااقەتیەوەی نەماوە ئەرزکۆڵینەوە کاوەمەکە ئێستا بە قەترە ئەیکا شێوازێکی زۆر باشتر و داهاتێکی زۆر زۆر باشیشی هەیە. یعنی چونکە خەڵکی لای ئێمە تەنیا کوشتتوکاڵ هەر بۆ خۆی ناکە، کوشتتوکاڵ لای ئێمە بۆتە سەرچاوەیەکی سەرەکی بۆ بژێوی ژیانیان بەکاریانێنن. ساڵانە خەڵک کولەکە کاتەماتاکە میوەیەکی زۆر باش ئەخەنە بازاڕەکانی سلێمانیەوە یان ئەخەنە عەلوەی سلێمانیەوە. ئەمە ژوای لێ هاتوو بەرەوبوومی کوشتتوکاڵ لە چاو 10 ساڵی ڕابردووە لە گوندەکەمان زۆر زۆر بەرەو باش ڕۆیوە. جا هەر گوندی سنکێ لە سەردەمی ڕابردووە بە تایبەتی لە ساڵی هەشتاکان بۆ هەفتاکان بۆ پێشتریش بۆ ساڵی نۆسەکان گوندی سنکێ بە بەهێ بەناوبانگ بووە، بەهەیەکی زۆر باشی هەبووە. بەپێی ئەو ئامارەین لە بەڕێوەبەرایەتی کوشتتوکاڵی شاری سلێمانی وەرم گرتوێتەوە ساڵی 1984 بەهەی گوندی سنکێ لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش پلەی یەکەمی وەرگرتووە. تووتن لە ساڵی 86 پلەی یەکەمی وەرگرتووە. لە ساڵی 75 لە ئاستی هەرێمی کوردستانە چەند جوتیارێکمان دەستخۆشیان لێکراوە، چەند جوتیارێکمان سپاس و پێزانینیان بۆ هاتووە کە ئەم تووتنیان بە شێوازێکی زۆر جوان بەرهەم هێناوە. یعنی لە گوندەکەمانە بەردەوام خەڵک گرنگی بە کوشتتوکاڵەیە ساڵ بە ساڵ بەرەو پێش ڕوا، گرنگی بەو درەختە جوانانایە کە بەرین
یعنی بەردەوام درەختەکان تاقیەکەن و بەرام ئەو جۆرە میوانە تاقیەکەنەوە مەسەلەن گەلام ساڵ قۆخ بەکەڵنیا هەوڵن شتێکی تر بنێژن ئەم ساڵ میوە بەکەڵنیا هەوڵن ساڵێکی تر داهێنانێکی تازە و میوەیەکی تازە بخەنە بازارەوە ئەمە ژوای کردووە کە ئەم گوندە بەردەوام بەرەو پێشکەوتن بڕوا بەردەوام بەرەو داهێنان بڕوا بەردەوام بەرەو باشبوون و ڕێژەی میوە و سەوزە زیاتر بێت لە گوندەکەمانە کاک زانا تێبینیم کرد بەوەی کە گەنجم کەم بینی لە گوندەکەیە ئایا بەهۆی ئیشکردن و ئەوانەوەیە گەنجەکان یا مەسەلەن ڕویان کردوتە شار هەستم کرد کە گەنجی زۆر لێ نیە ئایا تێبینیەکەی من دروستە لە جگای خۆی ئاەتی یار بە پێچوانەوە ڕەنگە گەنجەکانی ژێستا مەشغوڵ خۆی ئێستا لە هەموو دێکان ڕێژێکی گەم گەنجدانیشێ لەبەر گەنجەکەی سا تااقەتی ئەوەی نەماوە شوانی بکیان تااقەتی نەماوە کوشت و کاڵێ بکە ناچار بە تایبەتی گەنجەکانی دێهاتەکان زۆربەی دێهاتەکانی شار باژەر و کێشەیەمان هەبوو گەنجەکان ئێستا هەمووی خۆیاوەتە تاعینات و تاعین بوون و وەزیفەیەکان هەیە لە دایرەکانی حکوومەتە یان حەزی لێ نییە وەکو باو باپیرانی لە ناو باخەکانە ئیشکا و یان لەو باخەیە کوشت و کاڵ بێنێ و یان بەرەوبوومی ئەو کوشت و کاڵا کە ساڵانە داهاتێکی کەمی هەیە خۆ ئەگەر چی لەم دی ئێمە کوشت و کاڵ زۆرەکرێ بەڵام ساڵانە پارە ناکە وەکووا هیچ نەکرد بێ یعنی ساڵی وا هەبووە خەڵکێک لێرە و میوەیەکی بردوتە سلێمانیان سەوز و میوەیەکی بردووە هیچی وا لە کرێسایارە و مەستەفەکە زیان نەبووە گەنجەکەش تااقەتی ئەوەی نەماوە وەکو باوە باپیرانی لە باخەکانە پاشکاریکە ئێستا ئەم دی ئێمە یان ئەم گوندەی ئێمە بڵین باش ینی ڕێژەیەکی گەنجی تایە بەڵام لە چاو ئەوەیە لە چاو ماڵەکانە ئێستا بەعکسەوە کۆچی گەنج بەرەو سلێمانی زیاترە وەک لەوەی کاینە زۆربەی گەنجەکانی سەفەری هەندەرانیان کردویان مەکتەبیان تاوا کردو لە سلێمانی نوێسەر لە وەزیفەیەکی حکوومەتان ڕێژێکی کەم ماوەگەر مەکتەبی نەکردویان دانە مەزرابێ لە لای باوکی خەریکی کوشت و کاڵ و خەریکی ئاژەڵداری و ئەو شتانەیە بەڵێ خۆشەویستان دڵنیام لەوەی کە پێتان ناخۆشە ماڵ ئاوای بکەن چونکە جوانی گوندی سنچێ زینەتی ئەو دیمەنانەی کە پیشانماندان باە ئەوەکە کە زیاتر بمێنینەوە بەڵام بە خۆتان نەزانن ماوەی بەرنامەکە هەر ئەوە نەیە بۆیە لە گوندی سنچێەوە بەچێتانێڵین تاکو و گوندێکی دیکە و ئێوارانێکی تری ڕەمەزان بەخوای گەورەتان نەسپێرین خواتان لەگەڵ